ئەم ڕێکخراوە خەڵکانێک کە ئەمڕۆ کۆبوونەوە و گەلێ برادەر و دۆستیش دەرفەتیان نەبووە ئەمڕۆ بەشدار بن ئەوە ڕائەگەنین کە ڕێکخراوێکی لەم چەشنە لە کوردستانە کار بکە زیاتر خۆی لە چوارچێوەیەک بنێ دەنا خەڵکانێک هەن نووسەرن لەو بوارە وەرگێڕن لەو بوارە بە شوێن ئەم مەسەلەیە ئەچن زیاتر کارەکانمان وەکۆڵێ چوارچێوەی خۆی وەرگرێ و ئەماش بەراورد کرێ لەگەڵ ئەزمون و تاقیکردنەوەی خەڵکانی وەکو ئێمە کە هەن و زۆریشن لەسەر ئەم گۆی زەویە. کارەکەمان ڕاگەیاندنی ڕێکخراوێکە بە ناوی یەکێتی نووسەرانی بواری جینۆساید. خەڵکانێک کە لێرەدا جێگەیان نەبێتەوە لەم بوارە کاری خۆیان کردبێ، چ کتێب، چ فلم، چ نووسین، چ وەرگێڕان، ئەوانەی کاریانە چە وەکۆڵێ هەستی بە کلێنێک کردبێ لەم بوارە و ئێمەش وەکو خەڵکانی سەرئەرز ئەوانەی کە ئەم دەردەی ئێمەیان بەسەر هاتووە چۆن کاریان کردووە خۆمان بەراورد بکەین، سوود لە ئەزمون و تەجروبەی دەوڵەمەنی ئەوان وەرگرین بۆ ئەوەی وەکۆڵێ بۆ ڕێڕۆشنکردنەوەیەک بۆ کاری ئێمە. هەموو ئەو کەسانەی بەدەر لە حیزب، لە ئاین، لە مەزهەب، لە ئەوەی لە کوردستاناشی لە نەتەوە شەرت نییە هەموو کاڵێن ڕێکخراوی یەکێتی نووسەرانی بواری جینۆساید ئەو کەسە کورد بێت، چونکە کورد جینۆساید کراوە. هەر نەتەوەیەک لە کوردستانە بژی هەر نووسەرێکی ئەم بوارە بەدەر لە هەموو ئەو ئیعتیباراتانە و بەتەر دەر لە هەموو ئیعتیبارێکی سیاسی کارەکانی بێنێتە ئێرە یان دەستەیەک لێرە بیبێنن یا خەڵکانێک هەن خۆیان ناسراوی ئەو بوارن دەبنە ئەندامی ئەم ڕێکخراوە. ئەم ڕێکخراوەش وەختێک وەکۆڵێ کارا ئەبێت کە خەڵکەکانی یا ئەندامەکانی بەڕاستیەکەی هەست بەوە بکەن خۆیان لە ئەم ڕێکخراوە خەڵک ناکاتە نووسەری ئەو بوارە. خەڵکەکە خۆی نووسەرە، خۆی بە دواداچوونی کردووە. ئەم ڕێکخراوە یا ئەم یەکێتی نووسەرانی بواری جینۆسایدە مەسەلەکە لە چوارچێوە ئەگرێن. ڕەنگە ئاڵوگۆڕی بیرروڕای سێ کەس باشتر بێ لە دوو کەس و زۆرتر بێ باشترە. من لێرەوە ڕایەگەنم هەر بە ناوی برادەرەکانەوە ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی نەوعی ئەبێ، یعنی خەڵکانێک کە ئەهلی ئەم بوارن دەتوانن کاری تیا بکەن و ببنە ئەندام. ئەو وەختە ئێمە ئاڵوگۆڕی ڕاکان، ئاڵوگۆڕی تاقیکردنەوە ئەزمونەکان، بەراوردکردنی ئەم ئەزمونانە لەگەڵ تاقیکردنەوە ئەزمموی خەڵکانی هاوشێوەی ئێمە کە ئەمڕۆ لەسەر ئەرزاژۆرن و کۆمەڵێک میلەت هەن وەکو ئێمە جینۆساید کراون و هەندێکیشیان لەسەر بنەمای ئەو جینۆسایدە توانیویانە زیاتر بچنە پێشەوە. ئێمەش چەپمان کەمتر نییە لەو خەڵکەی سەرئەرز. ئەگەر بتوانین زیاتر خۆڕێ بخەین، زیاتر یەکتری قوبوڵ بکەین، زیاتر وەکۆڵێ ئەزمونەکەمان بەراورد بکەین یان تەجروبەکەمان بەراورد بکەین لەگەڵ خەڵکانی گۆی زەویە کە هاوشێوەی ئێمە. من بە کورتی بڵێم مەبەستی ئەم ڕێکخراوە ئەوەیە ئەم کۆش و ڕەنج و جوهد و هەوڵەی خەڵکانێک کە تا ئاستێک ئەتوانم بڵێم ئێستا پەرتە کۆ بکاتەوە ئەو وەختە بەڕاوێژ لەگەڵ خەڵکانی خۆمان، لەگەڵ خەڵکانی تری زیاتر ئەزموندار ئەتوانین ئێمە کارەکەمان بینە پێشوو بۆ ئەوەی بتوانین لە داهاتووە شتێک لەسەر ئەساسی ئەم جینۆسایدەی دەرحەق بە ئێمە کراوە ئێمە سوودی لێ ببینین و بۆ بەرژەوەندی میلەتەکەمان بڕەخسێت.
زۆر سپاس. ئەڵبەت ئێمە کە ئەمڕۆ ئەم گفتوگۆیەمان کرد کە ئەم ڕێکخراوە ئەمڕۆ ڕائگەیەنین لە نزیکترین کاتا و مانگی 11 کۆنفرانسێک بکەین بۆ ئەو کەسانەی کە ئەهلی ئەم بوارن. ئەو کۆنفرانسە لە کەرکووکە کرێت تا ئیسەر ڕاکان زیاتر وایە لە کەرکووک بکرێ. ئەو خەڵکانەی کە ئەهلی بوارەکەن تیا بەشدارە بین، گفتوگۆی زیاترەکەین، مشتومڕی زیاترەکەین لەسەر چۆنیەتی کارکردنمان. وەک پێشتر وتم، ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی جۆری یان نەوعیە، پشت بە جۆر بە کوالیتی ئەبەستێت لەو بەرهەمە. دەکرێت ئێمە یارمەتی یەکتر بدەین لە ئاڵوگۆڕی بیرروڕا، لە ئاڵوگۆڕی تەجروبەکانی تا ئێستش بوومانە. دەکرێت ئێمە سوود لەوە ببینین هەر کەسێکیش لە دەرەوەی ئەم ڕێکخراوە بێ و بتوانێت سوودمان پێ بگەێنێ. ئێمە سپاسگوزاری ئەبین و سپاسگوزاری هەر جۆرە پاڵپشتی و پشتیوانیکردنێکە بین لە خەڵکانێکەوە. وەک وتم، ئەم ڕێکخراوە بەدەرە لە هەموو ئیعتیباراتێکی سیاسی، ئەگەر چی خۆی ئەمە سیاسەتە، جێنۆساید سیاسەتە دەرەقی ئەمە کراوە، بەڵام ئیعتیباراتێکی حیزبی، ئاینی، مەزهەبی، نەتەوەیی بۆ ئەو خەڵکانەی لە کوردستانە.